نازناوی یانە پاڵەوانەکان ببەرەوە و جلشۆرێکی ئۆتۆماتیکی بە دیاری وەربگرا. ئەمە ڕیکلامی کۆمپانیایەکی بازرگانی نییە، بەڵکو چیرۆکێکی سەرنجڕاکێشە. لاتان سیر نەبێت نزیک بە نیو سەدە پێش ئێستا یانێکی ئەوروپی پاش برنەوەی نازناوی چامپیۆنز لیگ یاریزانەکانی بە جلشۆری ئۆتۆماتیکی خەڵات کراون. گوێ ڕادێرن با چیرۆکێکی سیرتان بۆ باس بکەین. ساڵی 1970ە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ هەردوویانەی ڤاینۆردی هۆڵەندی و سەڵتیکی سکۆتلەندی ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. پاڵەوانبوونیانەی ڤاینۆرد چیرۆکێکی سەرنجڕاکێش دروست دەکات. بەڵام پێشەوەی باسی چیرۆکەکە بکەین پێویستە بڵێین گەشتنی ئەو دوویانەیە بە یاری کۆتایی لە خۆرانە بوو. لە ماوەی ئەو چەند ساڵە دایانە هۆڵەندیەکان کۆنتڕۆڵی ئەوروپایان کردبوو. ئایا سێ وەرزیەک لە دوای یەک لە ساڵەکانی 1970 و 72-73 نازناویانە پاڵەوانەکانی ئەوروپای بەدەستێنا بوو. یانەی سەڵتێکیش سێ وەرز پێش ئەو یاریە ببووە پاڵەوان. لە یاری کۆتایی 1970دا لە گێمی یەکەم هەردوویانە بە گۆڵێک یەکسان بوون. لە گێمی دووەم هیچ یانێکیان نەیانتوانی ئەنجامەکە یەکلایی بکەنەوە. ناچار داوەر دوو گێمی 15 خولەکی بۆ یارەکە زیاد کرد. لە خولەکی 116دا ڤاینۆرد گۆڵی بردنەوەی لە یارەکەدا تۆمار کرد و نازناویانە پاڵەوانەکانیان بەرز کردەوە. دوای بردنەوەی نازناویانە پاڵەوانەکان وێنەیەکی یاریزانانیانی ڤاینۆرد بڵاو بووە کە لە پشت کۆمەڵێک ئامێری جلشۆری ئۆتۆماتیکیە وەستاون و نازناویانە پاڵەوانەکانیان لەسەر جلشۆرەکان داناوە. ئەم جلشۆرانە دیاری سەرمایەدار و وەبەرهێنەرێکی هۆڵەندی بوو کە پاڵپشتیانەکەی دەکرد و پاشەوەی بوونە پاڵەوان بۆ هەر یاریزانێک وەکو پاداش جلشۆرێکی ئۆتۆماتیکی پێبەخشی. جلشۆرەکان لەو کاتەدا بایەکی گرنگیان هەبوو چونکە لەو کاتەدا نرخی ئامێرەکان لە بازاردا زۆر گران بوون. ئەم وێنەیە بووە وێنەیەکی مێژووی کە هەم سیر بوو هەم کۆمیدی بوو. هەروەها ئەم وێنەیە و ئەم نازنەوە بۆ دوایین نازناوی یانەی ڤاینۆرد و تاوەکو ئێستا یانە هۆڵەندیەکە نەیتوانیوە جارێکی دیکە نازناوەکە بەرز بکاتەوە.